تا دێت وردەکاری کوشتنی موحسین فەخریزادە زانای ئەتۆمی ئێران زیاتر ئاشکرا دەکرێت و لە نوێترین پێشهاتەکانیشدا باس لەوە دەکرێت 62 کەس لە کوشتنەکەدا بەشدار بوون. محەممەد ئەهوازی ڕۆژنامەنووسی دیاری ئێران لە زنجیرە تویتێکدا ئاشکرای کردووە موحسین فەخریزادە لەلایەن 12 سیخڕەوە کوژراوە و 50 کەسی دیکەش هاوکاریان کردوون و وەک ڕێنیشاندەر بەشدار بوون لە ئۆپراسیۆنەکەدا کە لەسەر ڕێی شارۆچکەی ئەبساردی نزیک تاران لە ڕۆژی هێنی ڕابردوو ئەنجامدرا. محەممەد ئەهوازی ڕاشی گەیاندووە ئەو زانیاریانە لە بەرپرسانی ئێرانەوە دزەی پێکراوە و دەست ئەم کەوتووە. ڕۆژنامەی دێلی میرەری بەریتانی و نیویۆرک پۆستی ئەمریکیش وەک سەرچاوە وتەکانی ئەهوازیان بەکارهێناوە. بەپێی زانیاریەکان 4 لە بەکوژەکان لە ئۆتۆمبۆلێکی هۆندای ئەوانی تریش لە 4 ئۆتۆمبیلی ماتۆرسکیل بوون و لە یەکەم فولکەی بەرەو ئەبسارد هێرشیان کردوتە سەر کاروانەکەی فەخریزادە کە لە 3 ئۆتۆمبیلی گولەنەبڕ پێکهاتبوون. دواتر دەستڕێژی گولەیان کردوتە سەر ئۆتۆمبیلەکەی فەخریزادە. ئەوەش دوای تەقینەوەی نیسان پیکابێک لە نزیک شەقامە سەرەکیەکە. محەممەد ئەهوازی ئەوەشی نووسیوە سەرکردەی تیمەکە فەخریزادەی هێناوەتە دەرەوە لە ئۆتۆمبیلەکەی و دیسان تەقەی لێ کردووە تا دڵنیا بێتەوە لە مردنی. هەرچەندە میدیا ئێرانیەکان ئاشکرایان کردبوو فەخریزادە لە نەخۆشخانە گەنی لەدەستداوە. هەروها ئاماژە بەوەش کراوە ئەنجامدەرانی ئۆپراسیۆنەکە کەسانی زۆر شارەزا بوون و لەلایەن دەستگای هەواڵگری دەرەوە ڕاهێنانیان پێکراوە. هەرچەندە تا ئێستا هیچ لایەنێک بەرپرسێتی لە ڕووداوەکە لە ئەستۆ نەگرتووە، بەڵام بەرپرسانی ئێران ئیسرائیلیان تۆمەتبار کرد بە ئەنجامدەری ئۆپراسیۆنەکە و ئەمیر حاتەمی وەزیری بەرگری ئێران ڕایگەیاند وەڵامیان بۆ کوشتنی فەخریزادە نزیکە و حتمیە.